ژنێکی داوێن پیس. بەڵام عیسا چوو بۆ کێوی زەیتون. لە بەرەبەیاندا گەڕایەوە حەوشەکانی پەرستگا. هەموو خەڵک هاتنە لای و ئەویش دانیشت و دەستی کرد بە فێرکردنیان. مامۆستایانی تەورات و فەریسیەکان ژنێکیان هێنا کە لە کاتی داوێن پیسی داگیرا بوو. لە ناوەڕاستی خەڵکەکە ڕایان گرت. پێیان گوت: مامۆستا، ئەم ژنە لە کاتی ئەنجامدانی داوێن پیسی داگیراوە. موساش لە تەوراتدا فەرمانی پێکردووین ژنی ئاوا بەرباران بکرێت. تۆ چی دەڵێی؟ ئەمەیان بۆ تاقیکردنەوەی عیسا گوت تاکو شتێکیان هەبێت سکاڵای لێ بکەن. بەڵام عیسا خۆی چەماندەوە و بە پەنجە دەستی کرد بە نووسین لەسەر زەوی. کاتێک ئەوان بەردەوام بوون لە پرسیارکردن، عیسا هەستایەوە و پێی فەرموون کامەتان بێگوناهە با یەکەم کەس بەردی تێبگرێت. دیسان خۆی چەماندەوە و دەستی کردەوە بە نووسین لەسەر زەوی. ئەوانەی گوێیان لێبوو یەک لە دوای یەک ڕۆیشتن دەست پێک لە پیرانەوە. ئەوسا عیسا بەتەنها مایەوە، ژنەکەش لەوێ ڕاوەستا بوو. عیسا ڕاست بووەوە و پێی فەرموو: خانم، ئەوان لەکوێن؟ کەس تاوانباری نەکردیت؟ گوتی: نەخێر گەورم. عیسا فەرمووی: منیش تاوانبارت ناکەم. بڕۆ، ئیتر گوناه مەکە.